سڵای خۆی گەورتان لێبێ ئەمڕۆژ لە شوێنێکی تری هەرێمی کوردستان لە یەکێک لە گوندە جوان و دڵگیرەکانی ترەوە پێتان شاد بینەوە. ڕەمەزانی گوندەکانمان هێناوەتە گوندی تەختەق. گوندی تەختەق سەر بە ناحەی ئاغجلەرە و نزیکی قەزای چەمچەماڵە بە دیاریکراوی تقریباً 20 خولەک بۆ 30 خولەک لە چەمچەماڵەوە دوورە بە ڕێگایەکی ناخۆش هەیەی ڕێگاکەی خۆش نییە تاوکو گەیتە ناو تەختەق لەگەڵ بەشێک لە دانیشتوانی ئەم گوندەی شاگفتوگۆم کرد ئەوان دەڵێن کە هیچ خزمەتگوزارێک نەگەیشتەوە بۆ ئەم گوندە ئەوەی کێشەوگرفتمان زۆرە حکوومەت هەرێمی کوردستان ئەم گوندەیشی وەکو بەشێکی تر لە گوندەکانی تری هەرێمی کوردستان پەراوێت خستووە و ئیهمالی کردووە تایبەتیوان کێشەی ڕێگابانیان ئێمە وردەکاری زیاتر و قسەی زیاتر لەگەڵ بەشێک لە دانیشتوانەکەیە ئەکەین. ئەمڕۆ باس لە ژیانی ئەم گونداکەین با بزانین ژیان لەم گوندەیە چۆنە ئەو بە تایبەتی ئێستا کە مانگی ڕەمەزانە وەکو باقی گوندەکانی تر چۆن کاتەکانی خۆیان بەسەرە بن و چێڵن لەسەر کەمبوونەوەی دانیشتوان لە گوندەکانە و زۆرترین ئەو کاتانەی کە ئەمان پێوەی خەریکن شتێکە و ژیانی ئاژەڵداری و فەلاحەت و کشت و کاڵ لە چه ئاسێکایە لەم گوندەیە قسە و باسی زیاتر لەسەر ئەم گوندانە ئەکەین. جا ئەم خانوگڵم بەلاو زۆر جوان بوو لەبەرەوەی ئەچمە هەر گوندێک زۆر جا چەندین کاتژمێرم بڕیوە بۆی کە بگەم بە گوندێ بەڵام خانووەکان مسەلح بوونەوە تە سەب بوونە بەدەگمەن ئەم جۆرە خانوانەیە خۆ جاران ئێمە لەمانەیە ئەژیان جاران باو باپیرانمان لەمانەیە گەورە ئەبوون لەمانەیە ژیانیان بەسەر بەرد بەڵام ئێستا ئەم جۆرە خانوانە کەم بوون ئەم خانوانە ئێستا لەبەرەوەی کە زستانان ینی بەردەوام گۆڕانکاری تا بکەی چاکیکەی کۆمەڵ ئەرکوماندووبوونی هەیە بۆیە خەڵکی ئێستا زیاتر پەناماتە بەر خانووی سەپ ئەمە حەزم کردمەتان پیشان بم تر ئەمەش هەندێک تیر و ئەوانشی تایە ئەگەر وێنەگرەکەم کاک شاباس چەندیمەنێکی ئێرم بۆ بگازێتەوە دواتر ئێمە ئەچین وردەکاری زیاتر لە ناو گوندەکان و لە زاری خۆیان ئەو شتەکانان پێڵێن. السلام عليكم شلوني براكم احوال شلون شلون جانكم احوالتان شلون باشن سواز بخور تندرسيتان شلون الله سواز بخور اول شو ارون بو شو والله إلا ما لبو دشته يعني شهر دشنيا برا والله اي برو شو شن والله عايشين فرو دشته لدي يا مخونا خورستان بياسا كان عرا والله يا خورستان صاحب تندرسيتان شلون والله سواز بخور اي تو شلوني براكم لا باش احوال جانكم عايدني يا خو باش بنشتان صاغ بروجون عرا والله اي خوالتان قبول كاتوش بروجي بله يا خورستان صاغ بشون بروجون والله بيويس لسر رمضان أجر لسر شان ما يا خورستان صاغ خوا سلامة قربان روجانا بس شي وصار خالن والله عجل داري مالو تو يا خورش صاغ شي جورا عجلك ثانيه والله ما عمر ما عمر ثانيه بله وامنا بزني كم تدلي وايا بزني جيب زور كم زاد بزني لنا شغال كان هيا بله ايه شوانا والله كم نحكي اتر عنك معني باي خومان سري بوغن لك خلقه يا اخو لشتان صاحب خوا سلامة كاتا كانت شلون بسلبن ليره والله مالو يتر نانا مودش ودرو قلق لسي خطقيتو أوي توشتان هي عرا والله يا خو لش صاحب خوا سلامة اي ناوسيا محمد كاكا محمد جان اي تو اسماعيل كاكا اسماعيل جان اسماعيل جان خو بيدن كردوه سلماتا نعم ما تركت عنك يا تو شلون يا حال والله باش يا خو باش ما تركت عنك يا لا والله اي قلناك بودانا وزن بوي بجوين دركون هذه قربانه مال زورتري لي امنا وكو دو مالان وشت وكو ميوجات وشتانا بو قرآن أو باخكية إجواني ايش والدنيا نا والله اوشتان شلون بخوا بس بش ببيله بستي باشا ام هل اللي دايق بوي بله هل يرج قورو بوي بله ايش صار يا اخو خوا سلامة هيشي بكره ولا رجال ورقابانه نا والله خدمة جزارينية ايش زور خراب كان في سبانمونه والله جادا كمان زور خراب جادك خلافه عرا والله جادك زوزو خلافه عرا اي لري او كهرباء باش باشن بي بيويزنية بس عربي بيبلي باشا يشتان صاغ خوا سلامة يشتان صاغ به يبرون حظك ما طرقت عندك سيرن باب شمول او بيا ديسان راس خوش بولاي من زور خوش حاله ما قربانه جانكم يشتان صاغ يا اخي يشتان صاغ سلام بيا ورقر براكم السلام عليكم باشي براي برزم احوال شلونه ساكي سفاسكم تو شلون حالك باشي الحمد لله عوض شلونه باشي يو باشا شكر يا اخوان باربي ما بحث شلونه قربان شلون ما مقجان
باشی بە قوربانە بە من دەستی ماچەکەم ئەحواڵتان باشن تەندروستان تو باشی برا ئەخوا بێبی ڕەمەزانەکەشان پیرۆز بێ الحمد لله قولك خی گەورە تاعات و عیباتان قبول خوا کایشاڵ سلامت يا ربي يا خوا بخير ئەمڕۆ لە ڕێگای کەوتور و هاتوین بۆ تەختەق يا خوا بخير قوربانە ماتوین لەگەڵ ئەو خەڵکە بەڕێزەیە گفتوگۆیە بکەین لەسەر ژیانی گوندەکە و باسی ڕەمەزانی شەکەین و بەشوێن ئاوردەوردە بچینەوە بەلای ئەو خانە جوانە ناو چییە؟ نعم عتار شكرا کاکە ئەتار عتار کاکە ئەتایجان لەشە ساغ بە یاخوا قربانا مبارزي هەر بەڕێز دانیشتی ئەم گوندیت لەم گوندە ژیاوی لەم گودێش گەورە بووی بەڵێ عربي باشی باسی خۆتم بۆ بکە والله من خۆم لەم گوندە ئێستا خەریکی ئاژەڵدارین دووەم خەریک فەلاحەتین بەمەوە سەرخاڵین باشە فەلاحەتی چیەکەن والله گەنمەکەین و جۆکەین و زۆری ئەوواکەین وازاترم ئەرزە تەختە بۆ گەنمجۆ باشتر کێشەی نییە بۆ گەنمجۆ ئەگەر خی گەۆ ڕحمەت باران بێر یەک کێشەی نییە ئارە وڵاتی چۆنە واللهی باشە لەخوا زیاد باشە ینی مناسبە سپاس بخوا لەخوا ساڵ باران لە چاو ساڵین ترا کەمباری واللهی زۆر کەمباری بەس لەو خۆیان بەزیاد بێ ئەممان ڕەمەزانە خی گەورە دەری لەوان تۆزە باران باش و باری لە الحەمدلله شکر زۆر باش هەرمان ڕەمەزان لەخوا بەزیاد بێت جەوەکەی گۆڕی و لێمان حەمد و سەنا بۆ خوارە وڵایی بەڕاستی حەمد و سەنا ئەوێ لەم کاتیا جەیەکی خۆش نەتونیتە نەبرسیتە بەو شێوەیە هیچ سەغڵەت ناوەڵی من بەیانە ساعات حوت هەڵەسم حتا وەرنەخۆ یەک کێشەش منی حوتەڵەسی حوتی بانی هەڵەسم حتا ئەمەلا بانگەدا خەریک ئیش و کار یاخۆ لە پێشەوەی باسی ڕەمەزانیش بکەین پێ ئەم بڕەبارانی کە باریوە ئێوە زیاتر شارەزان مەترسی وشکە ساڵی کۆتایی پێهێناوە ئەگەر لە ئێستا بەدوا بەبارێ ئارە وڵای وشکە ساڵی ئەڕێت لە ئێستا بەدوا پێویستی بە بارانە خۆی ئەمانی سێ و چوارە بەڕاستی بگرێتە باران بەهارەکە یەک کێشەی نابێت دەغڵدان کێشەی ناوی وێرە ئەم منتیقی هەتاکو لەی خەرنجری کێشێنی هەتا کێشەی ناوەڵا بەس ئەگەر لە خوانەکان لە ئێستا بەدوا ئەگەر مەگ باران نەبێ ڕێن کێشە بە دروستە بەس دەقڵ ئێستا ڕەنگی جوانە جاهار باشە لەخوا بە زیاد عیبینی هەتا ئێستا زۆر باشە عنی چونکی کاتی زووە بۆ ئەم منتیقەیە زووە هەتاکو مانگی پێنج ئەم مانگ دوومانگە باران بێ کێشەی ناوێ بێگومان کەوایە تۆز باسی ڕەمەزانمان بۆ بکە ڕەمەزان تەمان کەسێک لە گوندا بژی یەکێکی لە شارا بژی فەرقی هەیەوە ڕەنگە کەمە سەختتر بێ بۆ ئەوانی کە لە گوندان ئیش و کاریان زیاترە ئێمە خۆم خاز ئیش و کارمان زۆرە زانامە دوای حیوانە خەری جووتیان خەریک زەهرین تکە گوتم پێم کە هەڵساین ئێتر خەوتنەوە ئیشکی بەردەوام ئەبێ ئیشکی هەتا ئێوارە ئەمە قورس نییە نەوەڵای قڵ قورزنی ئیمسال هەر یەقڵ قورزنی هەر زۆر خۆش احتیاج دەگەێت بۆ تا بۆ نمونە ساعت 6 دقیقە ئەشکێنین حەزەکە تا نوێش ناشکی مەر بە خیاڵیشمانە هیچ برسیونیە کەمێ برسیمە بەسانچی حەقوەرە نەوەڵات تونین نیە ناوە خۆی پارچەوان وڵی پارچوان یلکا خوێن ئێتر و کابراەتی جۆز بێ ئەتر ماز بێ ئەتر بابەتە وڵا برنج زۆر شلا زەڵاتەشەکەی نارۆڵ ئەمانە خۆن زۆری وڵا لەخوا بەزی حەزی لە یلکە و ڕۆن و ماسەوەی حەز لە شتۆ ئەمە ئێستا پارچوان ئەی کوڵێنی کولی پارچەوەی کوڵێن هەمەکە ئارەوە بەڵاوە بە سووتریشە ئەلانە لەخوا بەزیاد ئاڵایی قوربانم بەڕێزی مزگەوتەکەتان ئەوە ئێوانە مزگەوتەکە کات نوێژ عەسر و نوێشکێن و فەرمو لەشتان ساغ بێ وەڵام ئێمە نوێژی ئەسر و نیۆڕۆژمان پێکەوە کردووە خۆی گەورە لە ئێوشی قبول کایشەڵا من و خۆم وام کردو ئەمانی ژوازم ئەویان نازانەوە سە خۆیان یەن بۆ مزگەوتەکە ژماری دانیشتوانی ئەم گوندە چەنە ئەوە لە چەند کەسێکی ترشم پرسیوە هەتا ئێستا بلەم دقیق نیم بەس یازە ماڵی تایە هەر ماڵی لە 5 نەفەرە و لە 6 نەفەرە و تر لەچێتە ئەوە 6 کەس لەو دەوریا بێ 6 بۆ 7 نەفەرە بێ مەخۆلشتان قوربانم بەڕێز ئەم گوندە پێشتر ئاودان نەکراوەتەوە یان پێشتر هەر بۆ شێوازە بووە گەورەتر بووە یان ئێستا ئەستەکەم تۆ دەچۆڵە ئەم گوندە خۆی سەتای کردنەوەتەکە نەوتیە کاتنەوە دەور حەبدە ماڵێکی تیاوەتر بوودا گەشت و 11 ماڵ ئارەوە لەسە بۆ 11 ماڵی تایە گوندەکان بە ئامر و لە چۆڵبوونن وڵای ئەم گوندە لە هەموو گوندی ئەوەتانترە لەم منتیقیا بگەڕی لە هەمی ئارەوەڵە هەمی یەک ماڵ و دوو ماڵی لەخوا بە زیاد بێ ئێستا بەس بوو ئەمە 11 ماڵی تیا لەخوا بە زیاد زۆر باشین هەر ناوێک شاشکر زۆر تەبا و زۆر ڕێکین لەخوا بە زیاد بێ هیچ شتێکمان نیە لەخوا کەس و کەس و کاری یەکترین تر ئەوە نیە بڵێ خوانەکەنێکی هات شوێنە چوا لە ئێمە نییە هەموو هاتوو یەکەکەینەوە تر لێرە چی گوندێک لێوەی نزیکە وڵا ئەوە پار گەزەڵانە ئەوە پەرکە ڕەشە فەقی بزار لەو لایەتر ئاهوا چاڵاو لێ تورکە لێ دانا سۆفی لەو لای ئارەوەڵام 4 دوورە سنوور هاوسی ئاغجلە لێرە و دوورە ئارەوەڵای دوورە ڕەنگە سەر بە ئاغجلەریان بەسەمجلەرە ئالا سەر باغزلەرە خۆلش ساغ قوربانم مانگی پیرۆزی عەسرە وڵا کاتی بانگی عەسر هات یاخوا بێمە زۆر سوپاسانەکەم یاخوا سەلامت بن بەردەوامی لەگەڵتانە ئەچینە ناو گوندی تەختەقەوە کە بەراورد بە هەندێک لە گوندەکانی تر ئاودانە بەراورد بە هەندێک لە گوندەکان تریش قەرەباڵغە گوندەکان بە شوازی گشتی بەرەو چۆڵبوون چەند خەڵکی ئێستا بەهۆی سەختی و بەهۆی ئەوەی کە مەعیشەتی ژیانیان وەکو پێویست نییە
ئەچنە ناو شارەکانەوە بۆی کە قوتی مناڵەکانە دابرکەنە خۆ بتوانە چۆنێ بێ بژین ژیانکردن تۆزە لە گوندەکانە زەحمەت بووە ئێمە هەوڵەدەین ئێمە بڵێ ناو بەرنامەکانمانە کۆمەڵە گوتمان تاسەکە پیشانی ئێوەیاوە ئەو شوێنانە بوونە کە کێستانن بەڵام ئەم گوندە نزیکە لە چەمچەماڵەوە ئەم گوندە کەوتە سنووری گەرمیانەوە ینی لە ڕووی هەڵکەوتەی جوگرافیایەوە لە ڕووی شێوازی گوندەکەەوە جیاوازە لە ئەو گوندانی کە شاخاوین شەڵاوڵێن ئەو گوندانی کە لە کوردستانە هەن ئەو گوندانی کە جۆراوجۆرن خەڵکەکەیان جیاوازە خانۆکانیان جیاوازە و لەگەڵ ئەوەیە شوێنی جوگرافەکانیان جیاوازە بە هەمان شێوە لە بەرنامەکەیە بۆ ئێوەی بگوێزینەوە بۆی کە ئاشنای گوندەکانی کوردستان بن ئەوەی کە پێمان بکرێ وڵە دەین شڵا بەشێکی تر لە گوندانەوە سەر بکەینەوە. عليكم شلوني احوال شلون باشي هاتونا تمالكتانەوە احوال شلون باشي دەست ماسەکەم تەندروستی تۆ چۆنە باشی شکر بە قوربانم زۆر سپاس یاخوا سەلام بیت هەموو شتێ باشە یاخوا باش نەچین دانیشین بە قوربانم وەرە با لێرە دانیشین بە قوربانم دەمی واسۆن احوال شلون باشی شکر دەست ماسەکەم خی گەورە سەلامت کە یارەبی زۆر سپاس دەکەم تەندروستی چۆن احواڵە باشی شکر خی گەورە سەلامت کە دەست ماسەکەم ڕەمەزانەکەشت پیرۆز بێ یاخوا لە هەموو لای پیرۆز بێ لێتی قبول کە یارەبی ئینشاءالله ئینشاءالله ياخوا بخير الله آمين الله آمين بقربانه بخير بين سر سلامت بهاتوین بۆ گوندەکەتان بناسێنین پیشانی و خەڵکەی بین ئەو بینەرانەمان مش بهاتن تانی سلامت بخوا بخير بين سر تاو بقربانم تۆزی باسی گوندەکەم بۆ بکە پێشەوە نای خۆشمان پێ بڵێ والله خۆم ناوم سعدیە کەریمە دا سعدیە جان خواتەمە درێژ کە یارەبی بەڕێزی هەلم گوندە ژیاوی ئارە وڵای هەرچی ئەم گوندە هەر ماشەڵا لە مناڵێ و لێری ئارە وڵڵا چۆنە چۆڵە نەکردووە واللهی خۆم پیاوەکەم هێناوە بۆ ئێرە ماشەڵا ئەو ڕاکێشاوە خۆلەش ساغ تۆزێ باسی مێژوی ئەم گوندم بۆ بکە واللهی نازانم بۆ ئەوەی کە لە بیرت بێ ئەوەی لە بیرم ساڵانی زوو ئێرە چۆن چۆنی بوو هەموو جارێ حەزەکەین جۆمانەوە بە سەراتە کۆنانە بێ واللهی برا ئێرە ئێستاش الحەمدولله شکر زۆر باشن لە ناویەکە بەڕان ئێرانە لە هەوڵەوە زۆر باش بوو الحەمدولله ئێستاش لەخوا بە زیاد بێ ینی هەموو دەمێ مەسەلەی قورکاری و نەوەعیشێ بێ هەرەوەز ئەەکەین بڵین بۆ یەکتری بە یارمەتی یەکەکەین و بە یەکەوە ئیشانە ئینشەڵا سەرکەوتووەکەین ئارە وەڵڵا برا جارێ هەر قەدیمە زۆر باش من الحەمدولله ئێستا شکر باشی لە ناویەکە لەخوا بە زیاد بێ هەمووشمان خزمین بێگانەمانێ لەخوا الحەمدولله هەموومان خزمی یەکتری ئارە لەخوا بە زیاد بێ ماڕە مام و ماڕە ئامۆزایە سپاس بخوای الحەمدولله لێرە لە ڕووی کۆمەڵایەتیەوە سەردانیکردنە پرسە و ساتە خۆشەکانە ژن و ژونخوازیە بۆمان بکرێ زۆر باشین لەخوا بە زیاد الحەمدولله زۆر یعنی حەزمان لە سەردانی خزم هەیە هەر هەمومان تەعزیە بێ مەگەر مەجالی تیانە بێ هەمومان حەزەکەین ینی سیارەیە هەمووش یەک دوو ماڕە سیاریان هەیە هەمومان بە سیاری ماڕێ ئەڕۆین و ئیشەکەی خۆمان تەواوەکەین و ئیشەڵا بۆ خۆمان ئارەوەڵ ئەوانەمان زۆر باشە الحەمدولله ئەم دابوونەریتە جوانە ئەم خزمایەتی و بەدەم و چوونی یەکتریە ژیان بۆەوە خۆشە لەخوا بە زیاد بێ بەخوا ژیانەکە بۆەوە خۆشە ئەگەر ئەوە نەبێ ژیان تامی نامێت واللهی ئەگەر دەرکابراگوتی لە ناو یەکە ڕێک نەبی و هاموشۆ نەکەیت و چشتێ بوو بە یەکەوە بۆنێ نەسی وڵایی خۆش نیە شکر زۆر باشین الحەمدولله خۆی ئەم ڕەسەنایەتیە ئەم کللتور و بەدەم و چوونی یەکتر و دڵپاکی و ئەمە لە ناو گوندەکانە هەیە ناو شارەکانە کەمە بەڕاستی سەنا و سپاس بۆ ئەو خوایە شکر باشین بەدەنگی یەکتریەوە ئەچین و دایم یعنی بڕیت بۆ مەسەلەی شتێ بێ لە لای یەک حازرین لەخوا بەدێ بۆ پێویستێ بێت ئیتر هاموشۆ یەکی شەکەی شکر هاموشۆمان زۆر گەرم و باشە لەخوا بەزیاد باو وافرانمانیشکە لە گوندەکانە ژیاون لەخوا بەزیاد بێ ئەرە وەڵڵا ئیتر هەر هەمیشە ئەوان ینی ئەو مرۆڤە ڕەسەنانە ئەم جیلەی کە ئێستا بەرەو لە ناوچوونە چن ئەمانە زۆر جوان بوونە یعنی کوردایەتی نیشتمان پەروەری دڵپاکی هاوکاریکردن دینداری هەموو شتێک لایەوان هەبووە خۆتەڵی ئەختیارەکان لە ژنی و لە پیا و هێن زوو ئەم نەخۆش بوو ئەم نەهاموشۆ و برین
مەسەلەی کاکێشان و مەسەلەی درۆکردن و مەسەلەی هەموو چستێ هەمووی بەگە لەو بە یەکەوە بۆ هەموو شتێ بەس ناشکری خوانە بێ ئەو جوونە نەمانەمە شکر هەتا بۆی بکرێت لەخوا بە زیاد بێ هەتا مەجال بێ شکر ئێمە هێشتان باشین لەخوای گەورە بە زیاد الحەمدولله ئەرە والله لەخوا بە زیاد باشە دایجان یەخوا دەستە ماسەکەم ڕەمەزانان لێرە زیاتر خۆت بە چیەوە سەر قاڵەکەی پاشێوان چی ئەخۆی والله تر لەو خوای بە زیاد من خۆم نەخۆشی دڵمە ئەی خۆشفات بۆ منێری عەرەبی ربی سەلامەت بی بەو خوای لە نان و ماز بەولاوە لە چای بەولاوە یەک شتی کە ناخۆ لەبەر نەخۆشەکەت ئارە والله لەبەر خوا ڕەحمە لێ بکە یا ڕەبی یا ڕەبی بێم زەڕەت ئارە والله یەخوا خوا ئیتر ڕەحمە لێ بکە. الحەمدولله ئێمە هەریەکی نەختی حەیوان و مانگە و چتمان هەیە کە لەگەڵ ڕۆژمانێ بۆ لەوانێ بڵێم هەنێ پارچە و هەر ناخەوینەوە ماشەڵڵا نەبەخوا براکە هیلاک نابن والله ئیتر خوای گەورە هیدایەتی هەموو لایە بدا ئیشەڵا بۆ چاکە خوایە ئامین. بێ خەریک بیکاکە والله وای. وەنیە والله ئیتر وای. سعات حەودیان ئیتر حەوتونی ئەو مەڕووماناتە ئەڕۆ ئەبێ جێبەجێی کەی و دان و دۆیکەی والله وای. ئارە والله براکە هەرچیان قورسە والله ئەرچیان قورسە ئەبێ والله ئەستا و جوچکانەوە خوار ئەوەشتە پێیان داوە والله ئەوە چییە؟ هەنێ پڕپۆڵێ بەخۆ هەنێ ئارد و کەپەکە تێکڕاومان کردۆ هەیان دەین ئارە والله وڵاجا ئاژەڵداری و ئەمانشی کە جوچک و مەریمەری کوشتیانە هەمووی هەر خزمەت هەوێ هەرچی قورسە ئەوێ ئەرچی قورسە ئەبێ خەریک بی ئەگە خەریکی نەبی ژیانەکە ناڕوە لەوانەیە ئەم دەی ئێمە بە دەگمەن مەعاشی هەبێ هەر یەکی خەریک ئەو ئیشوکاری خۆیەتی ینی بۆ باش بۆ بووسم بیکەم پرسیارێ لە زۆربەی گوندەکان کە من ئەچم زۆربیان موچەخۆرن ینی کەمتر پشت بە دەستی خۆیانە یعنی بەستن بەدەستی خوانە بەستن دەبەخوا برا بە ڕێزەکەم ئێمە ئەوەی کە خۆمان پشتی پێنە بەسین و حەول نەدەین بەخۆ ئەو بە عەقڵم وابێ دوومان لەم دی خۆمان مەعاشی هەیە ئیتر کەس مەعاشی نییە هەر یەکە و ئاخەری کەس ئیش بۆ خۆیەکە هەمووی ئاژەڵداری و پیاکە ئیش بۆ خۆی پیاکە ئارەوەڵ ئەوش بە ئاژەڵداری و وڵای تر هەر ئاژەڕەکەی کشت و کاڵ. الحەمدولله فەلاحەتێکی باش هەیە لەخوا بە زیاد بێ و ئیتر ئەهۆوایە براکە ژیانەکە ئەو هەیە ئارەوەڵ الحەمدولله مەسەلەی ژن و ژنخوازی چۆنە لەم گوندەیە واللهی لەوانەیە لە ناو گوندەکەیە تۆزێ ژن و ژنخوازیەکە دوورتر بڕات وانی سبوون لە گوندێکەیە حەزەکە نەخۆیانە خزمەتی بکەن هەیە حەزەکە لە دەوێ گوندەکەی خۆی هەبوو زوو ینی بەرم خزمایەتی گیراوە لەخوا بەزیاد بێ ئارەوەڵ وڵا من ئیسە ماڵە مامێکم هەیە بەخوا مەعین دوو کچیان داوە ینی برین بە ماڵی مامی ترم ئارەوەڵە ئیسە من خۆم بووشێکم هەیە بەخوا ئامۆزای خۆمە کچی مامە خوا بەرەکەت بخاتە ناو گوندەکەتان ناو ماڵ و مناڵتان ناو ژیانتان خوا ئێوەمان بۆ بێڵێ بەڕاستی ئەوەش بەخێر بێن سەر ئەو چاوانم برابەر ئافرەتی ڕەسەنن خوا دەست بە باڵتانەوە بگرێت نوێژ و ڕۆژوت قبول بێ ڕەمەزانەکەشت ئیشاڵا بە سەلامەتی تاوکەی لە ئێوە و لە شوش قبول بێ ئیشەڵا لە هەموو بسڵمان و ئیمانداری قبول بێ خوایە ئامین یا رب العالمین قوربانم زۆر سپاس دەکەم گەلێ بەخێر بە قوربانم دەستە ماسەکەم سپاس بۆ تەشیرینەکانت بۆ معریفەتەکە و بێمزەڕەت بیخوایە بە قوربانم خی گەورە سەلامەت کە یاڕەبی دەستە ماسەکەم ماڵی دایە سعدی وانە ماڵی دایە سعدەیە دڵگیر و خۆشە ماشەڵانی وەکو لە ناو بەرنامەکەشا باسم کرد بەشێک لە ماڵەکان ئێستا لە گوندەکانە ماشەڵڵا خانووەکان هەر ئەڵی لە ناو شارە هەنێ ئەوە بڵێ سیمای گوندی کەم پێوە دارە بەڵام ئەم خانووانە دڵگیرن گڵن قوڕن ئیتر کە بینی هەستەکەی لە گوندیەکای ژیانی گوندەکانیش ئەگەرچی تۆزێ زەحمەت و ناڕەحەتە بەڵام دڵگیر و خۆش و بێکێشێ مام سەلام سەلام عەلەیکم عليكم السلام ورحمة الله چۆنی بخير بە قوربانە وسلامتك يا خی گەورە سەلامەت کە یاڕەبی يا أخو ئەوش گۆچان قوربانم دەنگ و باسۆنە باشی مام سەلام جان أسي باسكين وسلامتك يا أخو باشە لەگەڵ ڕەمەزانە چۆنی والله تاخذ رجوع قرتنا من إياه پێت ناگیرە لا والله لەبەرەوەی نەخۆشی عرب أخو خی گەورە ڕەحمە لێ بکە یاڕەبی عرب أخو لبرنا خوش يا وقت هي وقت تونيتي بفخر توني ئەی خوا ڕەحمە لێ بکە یاڕەبی وسلامتك على خو بدم وش كبير قەیچەکە مادام نەخۆشیەوە عوسریەکە كان خوشي ئەگە ئیسان بە ڕۆژوو بێ دڵی پاراوە هیچ وشک نابێ وایە ئارە وەڵڵا وەڵا وایە مام سەلام جان جۆ لێمە وانە جۆ لە دەنگی من هەیە ئەخوا کەمێک کەمە جۆ لەیە چەند ساڵاوە
جۆ دوای لێ هاتووە کە درنگ بیستی چەند ساڵە ئا کوڕە وەڵا ئەو پەڕی 2 ساڵ 3 ساڵە بۆچی ئەو لێ هاتووە وەڵی تر وا دیارە دەردی پیریە ئارە وەڵا چەنی وەڵا خوا تەمەند درێژ دەکات تەمەنە چەندە تەمەد بەڵێ بە خوددا باوەڕم پێ بکە تەمەن من وەخت خۆی هین نەکراوە سەجل نەکرابووم بەڵێ وەختێ تەمەنم بچووە دەور 14 ساڵ حکومەت ئیغبار کرام حکومەت گرتمی ئێ وە گرت بیان تەقریبا 3 موالێدیان هەبوو لە خزمەکانە بەڵێ بە یەکەوە ڕۆیشتین بۆ هین ئاغزە دەرەوە چوینە چەمچەماڵ ئێوە زابوتەرجی گوتی عەبرت چەنە وتم ڕەنگە دەور 12 کوڕینانە 10 ساڵانی وا لێیدا لە قاپ ئەسکەریە لە 15 ئێتر ئەو شەوە ڕەفت کەفیر بووین بەیانی من و کوڕێ فورزاب کەلەفچەی کردین بەڵێ ڕاست بۆ فێرقەی کەرکووک 2 زەرانتریشمان لەگەڵا بۆ هەری خۆمان بەڵێ ئەوانیش هەر بۆ ئەسکەری وەڵا چوینە فێرقا لەوێ دەستمانی کردەوە شورتە دامانەدە ئینزیبات ئینزیباتی بۆ فەوت تەدیب وەڵا بووینە ئەسکەر مکەلەف وەڵا 2 ساڵ ئەسکەریم کرد و ئەجا ناوم چووە سەر قەید ناوم هەن نەبوو وەڵا 2 ساڵ ئەسکەریم کرد و ئیتر ئابرەکە گەرێ حەولیدا گوتی جدیدی کەرەوە وتم نایکایە گوت چیەکەی لە دەرەوە وتم فەلاحم دەیگوت فەلاحەت باشترە یان ئەسکەری گوتم بۆ من فەلاحەت باشترە تەندروستی چۆنە وەرای سەرە بە وەرای سەرە بە ئەمە نەدارە سەرت تەندروستی چۆنە لەخوا بەزییا بێ سەلام ئەمە چییە شتە ئەمە پشکوتە شکوت بەڵێ ئیشی چییە وەڵا ئیشیشی هەرەوە پوشی پێکوتون و هاینان و تەوە سەلامەت بێ ئێستا لەم کاتە ئیش ناکە بە زۆر گوتری شتەکە ئەمە لێ خوڕی بۆ خۆی هینە بێ خۆی خۆی مەشینەی 3 پستوانە و هاینان بەڵێ بەڵێ هینەکە و پوشە کوتێتەوە باسی لە بەڵێ لە شەفتەکەی وتەوە شەفتەکەی دیعیب نەبی زۆر چاکە دەنگ و باسی گوندەکە چۆن وەڵی لەخوا بەزێ بەعیبمان چی بوو سەدا شکر کاکە سەرداریجان مەشغوڵی کاک سەردارجان وەڵی من لەو مەحەتەی ئیشەکە مەحەتەی کارەباک یاخوارەش ساغ سەلامەت بیا ماڵەکەت ئەمەیە ناوەڵاوەتە لەو سەر ڕێگەی خواتە من درێژ ڕمەزانە چۆنێک گوزەرێنی زۆر باش تین و برسی نیە نەخوا بەزیاپی پێی پێکەین و ڕخۆشەکەەوە بێ هەزم بوو جەزمت باشە باشم نەخوا بەزای یاخوا بەخێر بەسەر ئەو چاوام بۆ گوندەکەش بە یاخوا بەخێر بێ کە ساتۆ بۆ ئەم گوندا کراڵتر وەڵی زەحمەتە ناتۆکە باش ئێمەوە هاتین وتمان بە وەکو کەناڵی زوم من زۆر پێم خۆش یاخوا بەخێر بێ سەیری ڤیدۆکان شتەکەم ناو سلێمانە زۆریش ئارە وەڵە دەستخۆشیشی لێکە وەڵە بەرنامەکانی جوانە ئارە وەڵە زۆر جوانە کارە بە جوانیەوەمانە وەڵی سپاس بەخوا باش من دەستخۆشتان لێکم یاخوا بەخێر بە سەر چاوم بۆ گوندی تەقتەق یاخوا بەخێر بێ ئەمڕۆ ئەوە تقریبا سعاتێکی ماوە بۆ بانکی مەغریب بەڵام گوزارێکی باشمان کە بە ناگوندەکەیە یاخوا بەخێر بە سەر چاوی باشی تا بوو ماشاءالله سپاس دەکەم سەلامی یاخوا بەخێر بێ بەس تۆ پەلەتە نەوەڵا زۆر پەلە تۆ تۆزە باسی ئەم گوندم بۆ بکە خەڵکەکەی زیاتر بە چێوە خەریکن خەڵکەکەیشی هەنێکی بە معاشخۆریەوە معاشخۆری زۆرە وڵی باشە نیوە بە نیوە ئاژەڵدار و فەلاحەتی زۆر ئاژەڵداری و فەلاحەتە و تر مەرداری و معاشخۆرێتەوە سەلامەت بە هەر بەدەم پیاسیشەوە بچین ئەمانیشمان پیشان بی ئەمە چیە ئەم شتە
اما هيني دراستي ما اما هاي دم دراسي أما دم دراستي ولا. إيه بس اما شيني كان اما او اني كان عيب نبيكاتا اي عرباني بسكوت كانوا تو أما هو يا أنا بوجاكا قدنا هو بلا بلا إيه إيه اي وهي نكيت لولا كيت عيب نبيكاتا يو تو باشا أم قندا خاني قلي زوري تاعي يعني والله يضل جيرة هسه قندي واحد هم يصابوا هم يكاشي اخوات تقريبا بتوز ماني مال باي ما ما توز بين ما انا والله والله أنا كيف جوته بلام هر باشا يعني ده قندا شيء سباس بخو أم قندا شيء أجل كي زورة والله مروا ما حسابك مري ذاته مري والله ذاته. انا والله باش صاحبي يا سلامت بيا اخو الله يقول سلامتك كا يمزور شاوط المارون قربانك تاجان السلام عليكم عليك السلام شلوني باشي لا جورا بس سرماد نبي بو لا يمو أنا سر ما نبي إن شاء الله دائما محاجي لي ما لا تراب بيم دشتن فيرين ليش صافية بقربان خاي يقول سلامتك جوكي سارده وش كسر ما يزنيش باشا توزي باسي ام تنور قرن بوب كان جاباسي ام خانوش بوب كباش نيا نور هاوينا ناني ليك كم بقربان ايه ولا داعي اما تنورك أو تنور هاوينا قربان ايه على هاوينا نانك اي زستانا استانا ألوه زستانا لما انا يكي بله أما هين هاوينا وبيشين استانا زور شاك يعني ما دو تنور هيا داني كانت هيبتها بزستان داني كانت هيبتها بهاي أي ناتواني لما على هاوينا الله واه أي جرمة اي باشا اما طبعا كوليري خوش كي أي شون على جان ناني قرزور خوشه وكو ناني فرنوان والله خوش يعني ناني كردي ناني كردي وكل يري كردي كوليري كردي أنا والله برون وبا والله يا تشتوى أي شو ترى كي كي بوا تنورا بس نان بس ناني بيجي بله هنا الله نقول خوشه شام امشتيج لي راي اما يوشي بيلا هو مساسي بوك نركض من بوق ميرا بله بله ما هو اللي كي بله يتل أوه من يدونك كنينو اهو كنا اي بودو مالانو شت بوها مش يتشتري باخر ذات قوبة ويش مساسات مو مش لك بيا بوها مش يكبي ايو بيلا مساسه بله وا بله زو شاك هر قندي كشتك الله باشا اما هاي بيلقانا عليه هي مساسة والله اما باشا اما تنور منزاني اما بتنا نانكي بله بتنا بيتكريا خو مر بتني أي كم هروابو ما شاء الله ما شاء الله ها خاتونا أما بتني أنا سنجينا كان ما انه كنت امدايك عزيزانا شو ما يعني كدو قلا كد يعني عفرتي راسنا وعذاب بتاقي تنها ليرة نانكا بتنيا هاوير الشيليا بيو شيدا نانكش ليكاتو كليرة وناني قرب حمو يرخون ما شاء الله بقربانك ما شاء الله والله العظيم يا اخو ليش صاغبه جاء ام دا جانا ناوتيا صبيحة دا صبيحه يبرس قربان. دس ما سكم دا صبيحه دو تنوري هي ام تنوريان هي زستانا ام تنوريان هي هاوينا ليرة بقرما ليرة كجو قرما بليرة كليري قرما بوكاو كازستان ربيت بوي سرماينا بتاخي تنها ليرة بتنيا هاويرا شيريا بتنها نانكا او خدمتي من الله كيغا استكشي ساوش انا زانيا نبخوا كم حزين ليني حزين لينيا نعم والله تبي ناني ابو بكري ناني فرن والله انت كيف خويا هدي كان بينا خدمتي من يعني كل لا يخون من ناني ابوك مدعش كيف خويا بس خلقه بعامه هسه افريسا كم درت اخذتي شو كاري من لدرس يعني امدي مال هي من امدي ما هيز مالي بغازو ببرميس نانك همو تنورا استا همو تنورا ما قرا شاء الله. ميوان مان بي باغر اشكينو او كوان كيواري بس حظك سيريكا والله فشار ما بين زور سباس لكن براسي ام قندا سيماكي زور جوانك رصناتي خوي له دسنا ياو اما ام فرن ام تنورا زستانه خذوا انا اما اوتمان تنوري زستانه يا بوي كباران اللي معناها ليرنا انا كذانك بتاخي تنا ليرنا انا كي بقربان ولا اخو ولا صاغ يا بقربان اما يجبو او اگه میوانه زور من ها برنجي ليه كينو شيري ليه كورينينو بخوا اخو اوايا جا ما من خمت شاخورنيم بس اما شاي سر اقر وبنجو شلل سر اقر به هي تامي وسكري كتير والله هاي بميوان خوشة. خو من قلب الغيمانيا بس ميوان من هي بكوان جيكي جا ناني قرن لا ام ناني كوريري تنور قر زور خوش بقربانه لسه ما سمع او دور دبري لو دروا باش بقربان باش داي كان اسا اللي وتن غاز بكارنا يعني بس بو اشو شاي خو بس بو آشو شد. نابونا نش بكارينا يعني بس اشي بابو بيا كي مخوارا هذا ودورة تو بيشكو باش بقربان بقربان والله هو خوشه اي او طاقتي جارنا ما هو اني اشكر اخوات توزيق سزدوما بس باشم ليش صعبه شلون صار لما كنت دايت من على 6 صالة بي سي ساله بله ما شاء الله سي ساليش على كم جوا والليرة دوين فالكوري لي بله يا اخوي ليش صعبه لا اخواتها قربان. من دريجك اي امانه مو إخوان. هي مرو اما إشي خوب تاع على عشان شو؟ أجيام
ئەلێرەش حیوانەکانمان هەبوو ئەم ئێستا حیوانیتیانە هیچمان نەماوە ئێستا هەموو شتێک نا گۆڕاوە والله. ینی ئەمەش جێگەی حیوانەکانتانە ئێمە من ژن گچکە لە ئەلێرە بووم ژنی کە گەورە لە زەواجەکە کشتەوە هاتی بۆ بوو. ئێرە نە لە چەمچەماڵ بوو دوای 1 ساڵی پێچ و هاتیینە ئێرە ئیتر دوایەوە گەنجێنی گەنجێتیت لێرە بەسەر ئارەوەڵە ئەلێرە تەواوم کرد ئیجا هێواش هێواش بڕێن بۆ لە ئەم خانوەش یەک تۆزێ باسی ئێوەشمان بۆ بکە پێشتر لەم خانۆ گڵش یاون چەند مناڵە لێرە هەبوو لێرانە لەم چوار مناڵم لێرە بوو. یعنی چوار بوویتە خاوین چوار مناڵ لەم خانوەیە ئەمە پێشتر لە ناوەمیان ژیایی وایە ئەوڵا، ئەم خانووانە ئەمە خۆت و مامە حاجی لێرە بوونە بەڵێ بەڵێ. ئێستا چوونەتنە ئەو خانەوە تازەیەوە دو سێ ساڵ ئەوما کردو یاخوا لە شتە ساغ ئەی ژیان لەناو ئەم خانووە چۆن بوو؟ ئێستا خۆش بڵی خۆش بوو ئێ، ئەزانی بۆچی خۆش بوو بۆچی؟ ڕسق زۆر بوو آه. پارە بەرەکەتی هەبوو وەگیستە نەبوو نا باران زۆر بەس تۆش بوو بە قەنەعات بوویتە ها لەخوا بەزیاد بێ ئافرەتێکی سەنگینی وەکو تۆ قوربانت. لەناو خانووشاوە گڵاژیا و قەنعەتمان هەیە لە جا ماشەڵڵا ئازا و دەستڕەنگین قوربانت یا خی گەورە خۆی سەلامەتت کە یاخوا ئەسا خەڵک قەنەعاتی کەم بۆ نا تۆ نا 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 ئەمە کامە ژووری میوان و خەو و خواردنگە و شتەکە بۆ چێشخانەکە پێشانە دەم بەڵاکە لە درۆ پیشانمابەی بۆی کامەرەکەمان نایەتە ژوورەوە تاریکە ئەوە هۆدەی میوانەکە بوو کەوای ئێستا ئاهوای ئەمە ژووری میوانەکەیە ژووری میوان ئەمە میوان هات لێرە دانیشت میوانە هات ئەلێرە تێپەڕی بۆ ئەوێ ئێ ئەمیش هۆدەی خەوتنی خۆمان بوو ئەمە ژووری خەوەکە بوو ئەمە خەوی خۆمان بوو ئەمە ژووری خەو بوو ئەمیش هەیوانەکەمان ئەمەش هەیوانەکە بوو مدبەق و چاک و خراپمان ئێرە بوو ئەمە مەتبەخێ هەموو شتێکمان لێرە بوو ئەو کاتە خەڵک بە قەنەعات بوو دەست و دڵی تێر بوو بەڵێ بەڵێ زۆر خەڵک وەگیستانە بوو مدبەقی جوابی حەمامی و ئەمانە وان نەبوو نا سامسێکی جواب. خەڵک بۆ خۆی لەخوا بەزیاد هەمومان لێرە پێکا خەڵک هەموون ئەمە نابوون نەمە سێ شوێنی ئابووی ئیش و کارمانە لێری ئابوو خۆش بوو بەشانیش ئەومانە هێنا لەو بەشان. چەمانە بیرمان هەر نەبوو ماشەڵڵا بەخوا تەنچێکم ئەلێ دانا تەنچی ئەوە گەورە ئەوە ئیستاش ئینەکەی وا لەو خانوێیە ئێ پڕمە کرد و قاپمان لەبەرە سۆری و ئیشمان لەبەرەکەت ئەلەو چەمەی ئەو دومانە ڕۆژی 20 کاروان ئەومانە ماشەڵڵا ئەرە بەخۆ یعنی تۆ خۆ بە تەنیا ئاو هێناو لەسەر شانت هەموو خۆشە نانێت ئاخر زانم بەس موسم ماڵی تۆیە ئەرە وەڵڵە ئازابوونەوە هەتاوارە بەس وەڵاهی لەوەتی من هاتووەتە ئەم دێە دەڕاستە هەبوو درەوم نەکردووە بەس نیستکمانە دووری و نوکمانە دووریەوە بەس ئیشی باشەکە زۆر ئەچون بۆ ناو بێستان و سووتەنی ماخڕەکەەوە ئامیشانەمانە کرد یەخوا لەش سانساغ بەڕاستی با قوربانە ئەمە تاقەوتوانەیەکە بەڕاستی بەداخەوە ئێستا ئێستا کچێکم هەیە لە ماڵەوە هاتە بنی 15 ساڵ هەڵە سێدان شڵی بابڕێن ئەڵێن بەخوا من لە شارێک مانگی دارە ناکەم ناتوانم ئێرم پێ خۆش لەش ساغ بێ بێژاوە ژاوە بێژاوە لەکوێ دڵ کرایەوە شوێنە تاشنەکەی تر هەوێکەم وە لە سم چەماڵە خانومانێ بخۆی والی بێ من ئەلێرە با قوربانە خوا ئەوەدانی کەوە با بچینە دەرەوە دەستە ماچەکەم خۆی گەور سەلامت کە ڕەبی ژیان جاران لەم گوندانە سادە بووە بەڵام خۆشش بوو ئەگەرچی زەحمەت و ئەرکی زۆر بوو ئەرکی زۆر بوو بەس خەڵک قەنەعەتی هەبوو ئارەڵاوە خەڵ وەگیستە نەبوو خەڵ قەنەعەتی هەبوو وەڵاوە خەڵگە تاوێرە لە دەست و ئافرەت ئیش و کارێک وەکو زەراب وەڵاوە ئەی بەشان ئەو ئیشمانە کرد ئێستا ئەفرێت ئێستا ئیشی پێ ناکری تەنە نانەکە خۆشی پێ ناکری بەخوا وەڵاوی نانەکەش بکەیت دەمێەوە ئارە بەخوا یارکە و ڕۆنێکە و نانێکە و تەواو بە قوربانە مە زۆر خۆشحاڵ بووین با قوربانە دەستە ماچەکە خی گەورە سەلامەت قوربانم جارە بە یارمەتی و یاخوا بەخێر بێ سەلامەت بینە دەستان خۆش بێ بەخێر بێ سەر چاو قوربانم دایشی یاخوا خی بەخێر گەورە سەلامەت کە بە قوربانت بەخێر بێ سەر چاو یاخوا بەخێر بێ قوربانتان بێبن یاخوا بەخێر بێ یاخوا سەلامەتم بێبن یا ڕەبی قوربانتان یاخوا بێبن ماشەڵڵا دەنگی بزن و مەڕ و بە عەباعی ئەو کار و بەرخۆلانەیەت ئەوە ئێستا تقریبا نزیکەی چەند کاتژمێرێکە لەناو گوندەکەیان لەم کاتەیژا نزیکەی نیو کاتژمێری ماوە بۆ بانگی ئێوارە کەمێکی ترە چینە مزگەوتەکەەوە ماشەڵام باڵندانی زۆر جوانە نازانم دەرەکەونیانە ئەم گوندە تەیر و تیوری زۆرە ماشەڵڵا نزیکەی نیو کاتژمێرێکی تر ئەچینە ناو مزگەوتەکەەوە پێکەوە جمە لە بانکی ئێوارا بێت و ڕۆژەکانیشمان دەشکێنین ئەوەی کە ناو گوندەکە گەڕاوم گوندەکە بە شێوازێک گشتیوەکو هەر گوندێکی ترێری کوردستان خەڵکەکانی خەڵکێکی ڕەسەن و خەڵکێکی باشن بە باشی ماونەتەوە بەشێک لە گوندەکان گۆڕانکاریان بەسەر هاتووە بە حکمی ئەوەی کە ئەچنە ناو شارەکانە بۆ ژیانکردن یاخود کار و کەسابەت و ژیانیان بە جۆرێک لە جۆرەکان وەکو ساڵانی ڕابردوو نییە بەڵام ئەم گوندە وەکو لەناو بەرنامەکە چەندجارە باسم کرد سیماکی خۆی لە دەست نەیەوە بە دەگمەن خانووی سەبیت هەیە
خانووکان هەر گەڵن کامەجان سڵاو لێبێ باشە براکەم سەلامەت یاخوا ئەمڕۆ هاتوین بۆ گوندی تەختەق و گوندەکەتان گوندێکی جوانە خەڵکەکەشی ماشەڵا زۆر بە معرفەت و دڵگیر و بەڕێزن بەڕاستی کەم جارمان گوندە ببینم بەس بەڕاستی خۆشحاڵ بەناسینی جەنابتان تۆش بە هەمان شێوە زەحمەتێک کێشا و لەگەڵ ئێمەی قوربانم کا ئیماجان تۆزی باسی ئەم گوندەم بۆ بکە تۆ هەر مناڵی ئێری ها بەڵێ بەڵێ لێرە لەدایک ئارە وڵا لێرە لەدایک بووم و لە 2004 لێرە دایک بووم 2004 با قوربان سپاس گەنجان لێرە بە چیەوە خۆیان سەرخاڵەکەن گەنجێرە وەڵاهی هەنێکی مەڕووماڵات و ئیتر فەلاحەتی تایە و فەلاحەتی تایتر مەشغوڵین لەخوا بەزیاد بێ هەمانە عسکەریەکەت بڵین دەوام و شتەکات پێشمەرگەیەوە بەڵێ پێشمەرگێ باشین لەخوا بەزیاد بێ خۆ بە چیەوە خەریکی کاریمان وەڵاهی خۆم لەم کاتای هیچ ئیشکارێکم نییە بەس وەکوەم فەلاحەتی و ئیتر خەریک جوتیاری ئەمە زەهرەیەکەین بۆ دەغڵودان گەشەی پێ بکات هەم بژاری ناهێلێت ڕنگڕووی جوانەکات بۆ ڕنگڕوویان شوێ ئەمە گەنمە بەڵێ جان زۆر باشە شوێنێکتانەیە بۆ کۆبوونەوە لەم گوندەیە گەنج لێ کۆ بێتەوە دانیشتن قسە بکەن یاری بکەن قسەی خۆش بەڵێ خانووکمان کردووە بڵێن زۆر گەورەش نییە سۆبەیەکی دەرمەندانەوە باشە لەخوا بزێت گەنجان بخوا کۆبینەوە خاستن پێنجشەمان و جمعان زۆر خەڵباڵخە بێ هین گوندەکان تریش بۆی دێ نەخۆمان هین گوندەکان تریش دێن دۆمیناکەن و قسەی خۆش و ئاو خۆمان خەریشین خەریشین بخۆمان ئارە وڵایتر باشە لەخوا بەزیاد بێ ئێرە ئەم خاسەنەم گوندە گشتی خزم و کەسیەکە ئامۆزایەکین بڵێن خوشک و برا کەس و کاری یەکرد هیچ کەسێکی هیچ کەسی بێگانتیان نیە شوێنێکی خۆیە لەخوا بەزیاد ئارەڵای خواستە زیاتر بە نمونە و کاتانی کە ناچیتە دەرەوە بۆنە ئیش و کار و شتناکیان نەشتە ناو شارەکە وەڵ چەمچەما لێرە و نزیکە زیاتر بەچیەوە سەرخاڵ لەم گوندێ هەر دیتە لای ئەم ئەرزانە دێمەلام ئەرزانە بە مەشینە جووتەکەین و ئامۆزان مێ بڵێن ناودیان دانیشین جاروای کۆبینەوە 6 نەفرخما کۆبینەوە قساکەین و باسی ژەکەن زیاتر لێرە وەکو باس وڵای تر هەر وەکو عالەمی سار لەم کاتەیە باسی چییە ئەم نازانم موچەوە حکومەت و شانە هەیە ئارە وڵا بەردەوام بڵێ دوور بن لە سیاست بڵێن هەرتیایەتی وەس ئەگە خراپیستە وەسی ئەم بێ معاش و شتە ئێستا زۆر بناڵم لە دیەکە 6 نەفرێکی تایە معاشخۆرن تر بۆی ئەوانەوە ئەنی نەگشتی معاشۆ ئێستا مەگوی وەکو خۆمان معاشخۆرمان نییە بەس بێک برایەکەم شەید بووە ئەوە دەمێکە بڵین بەس معاشۆمانەیە تر وەکو معاشخۆرمانێ گوندەکە بە شێواسی عام موچەخۆری کەم تایە وایە موچەخۆری زۆرتیان نییە کاسبکاری تیا بڵین خەڵکەکە حەزەکە ینی پش بەدەستی خۆی ببەسە بۆ منە زەراعات بکە فەلاحەتی ئاژەڵداری بەڵێ بێگومان ئارەوەڵا لێرە ناڵم زۆربەی خەریک حیوان و ئاژەڵداری و مانگیان هەیە و لە دەشت و دەر و باشە لەخوا بەزێت ئەوم بۆ باسکە ڕەمەزان چۆن تێپەڕێن گەنجەکانتان خۆت بە تایبەت لەخوا بەزێت لێرە ئەو ڕۆژەدا دێچون 6 نەفرێکی تا بەسەرەکەم گەنج بینانیەوە خۆیان بە ڕۆژوو نەبوون لێرە قەنعات کە مناڵەکە نێشمان بە ڕۆژووە ئەوش ڕۆژەوەی کە ڕۆی ئەوەی کە ڕۆژ بە ڕۆژووە وتەمەنی زۆر مناڵە یەک ڕۆژی لێ نەخواردووە ئارە وەڵا زۆر لێرە بۆشتانە باشین ئەوە مەلاکەمانە ئیتر ئەچین بۆ مزگەوت و شەوانی تەراویح و مەلاتار بە قوربانە سەلامت بیاخوا لەگەڵ توش تەمای تۆ شارزای ئەم ناوەی ئەمە ناوەکانیان چییە بۆ من ئەمە کوێ پێڵێن بڵێن لە دێگەکە دیتە خوارەوە ئەم پێڵەن ڕزەکۆنەکە ڕزەکۆنەکەمە پێشتر حەزەکی ساڕین بۆ لایەوە ئەمە پێشتری مامەم بووە ئێستا شاری مامە بڵێ هین باپیری بڵین ئەو زاوایەمان مامەکە داروشتی تیا بووە سەوا گشتی فوتەوە کارز و ئاو کانوشی لێ نیە کانی لێ بووە بەزی ستا شتەکان ناڵم تۆزێ بۆ ئەوەی کە دنیا تۆزێ وشک و بارانکەمە بارێ شتا کەم بۆ تۆ نەماوە بەڵام ئەمە خۆی پێشتر باخ بوو زەرعات و باخ و گشتان لێرە کردو تێگەی ئەم جێگای کە ئێستا دەغڵە لێش باخچیان کردو لێرە لێش باخچیان کردو بڵێ ئەمە قەبرستانەکەمانەوە هەر لەسەرەوەی و ئیتر باشە لەخوا بەزێت بێ
جێگاکەمان خۆشە وڵا خۆش و تۆ دڵگیرە لە بارینەوە حدودمان کەمە وای. وەکو حدودمان کەمە آه. بەس جێگاکەمان خۆشە خۆشە. هەم وڵا یەکەم دڵگیرە. تەختە و باشە لەخوا بەزیاد بێ خوا بوتانی بێڵێ یاخوا سەلام هەمیشە سەلامەت لەگەڵ بن تووشە ئینشاءڵڵا. هەمیشە بێوی بن ئینشاءڵڵا سوپاس دەکەم. لەگەڵ دایک و باوکشتا قسەمان کرد خۆشحاڵ بووین یاخوا سەلام دایکم ئەوجا چوومە ژوورەوە بۆ لای وتم کەناڵەشی داتی وەرە قسەی بکەم شتانە ئەویت قسە ناکەم زۆر شەرمەگالەکەنەوە ئەو جاگە لە جەنابتە کە توی جەناب پیاگە خۆشەویستی یەکسەرێتی باونە قساکەین و ئەو بها لەگەڵ تا قسەی کرد ئەو باوکشمەوەی کە بڵێن بەتەمەنەکەمان سەلام قستانگە یاخوا سەلام و زۆر خۆشحاڵین دەستیان ماسەکەم خوا دایک و باوکو بۆ بێڵێ یارەبی ماچەکە قوربان ڕێزی قوربان لە خزمەتان ناوینەوە قوربان، بە قوربان زۆر سپاس گوزەرێکی زۆرمان کرد بە ناو گوندی تەختەقە دیمەنی زۆر جوانمان بینی و لەگەڵ ئەوەشا چاومان کەوت بە کۆمەڵە خەڵکی زۆر بەڕێز ڕەسەن ڕووخۆش بە ماریفەت و گەرموگوڕ خەڵکی گوندەکان جیاواز لە شارەکان گەرموگوڕیان زیاترە ماریفەتیان زیاترە سادەترن ژیانی گوندنشینەکان وەکو ئەیبینێن بەڕێک زەحمەت و ئەرک و مادووبوونیان زیاتر لەسەرە بەڵام تاموچێژی خۆشی هەیە تاقتاق بە شێوازی گشتی شاری ینی گوندێکی جوانە دوورە دەستە بەڵام بێ خزمەت گوزاریە وەکو پێویست ڕێگاکانی باش نییە ئەو کارڤایشیان باش نییە ئەم بانداوشی کایبێنن مەرئاوی بارانە و خەڵکی گوندەکە بۆ خۆیان بۆ مەرداری و ئاژەڵداری ئەم بەنداوان بۆ خۆیان دروست کردووە ئێمە نزیکە بینەوە لە بانگی مەخریب تەنها 20 دقەی ماوە ئاچینە ناوە مزگەوتەکە و لێەوە پێکەوە جومان لە بانگی ئێوارە ئابێت و پاشان ڕۆژەکانیشمان ئەشکێنی بینەرمان بن لەگەڵمانە بمێنەوە بەرنامەی ڕەمەزانی گوندەکان لە گوندی تەختەقەوە بە کۆتای هات بچینە گوندێکی تر لە ڕۆژانی ڕابردووە گوندی تەختەق گوندێکی جوان بوو ئەگەرچی ماڵشی کەمتیا بوو بەڵام بە شێوازی گشتی ئاوەدانە و چاومان بە خەڵکێکی زۆر کەوت وەکو هەر گوندێکی تر زمان شیرین بە ماریفەت گەرم و گوڕ ئەم گەرمی و گوڕی و ماریفەتە لە گوندەکانە بوونی ماوە لەگەڵ ئەوەشا لە ناو گوندەکانە بێنازیکی زۆرە بینی بە خەڵکەکەوە بە حکمیەوەی کە پەراوێز خراون حکومەت هەرێمی کوردستان لە ڕووی خزمەتکردن بە گوندەکان کەمتەرخەمە ئەمە قسەی دانیشتوانی گوندەکانە کە وەکو پێویست ئاوڕیان لێ ناداتەوە بۆیە ژیانیان بەڕاستی سەختە بۆ جادۆ ڕێگاوبانەکانی وەکو پێویست نییە ئەو کارمان وەکو پێویست نییە ئەمە لە گوندێک بۆ گوندێکی تر جیاوازی کراوە هەندێک لە گوندەکان تا ڕادەیە خزمەتگوزاری پێگەشتووە هەندێک لە گوندەکانیش بە تاواتی پەراوێز خراوە گوندی تەختەق کە سەر بە ناحی ئاغجلێرە و نزیکە لە قەزای چەمچەماڵ ڕێگاوبانەکەی زۆر خراپ ئەوان داوای ئەوواکەن کە لانی کام ڕێگاوبانەکانە بۆ چاک بکرێت بە شێوازی گشتی گوندنشینەکە بە ڕۆژوون و ڕێز لە مانگی ڕەمەزانە گرنەوە و هەر گوندێکی تر پابندن بە ئەرکە ئاینەکان